پشتی 16 ئۆکتۆبەر ساڵا 2017 بتایبەتیان بێژن گرۆپên çekdar peyrawa siyaseta behs dikin lê dijî Kurdan. Em tinê li Snûrê Diyale bêjin 13 gundên Kurdan hatine çolkirin vala bûne ji Kurdan. Ji bilî wê li Seediye, Celewla, Cebarew û Qeretepe. Di navbera sedê sîh bû sedê nût ji Kurdan vala bûye. An ku terîbkirina li ser Kurdan lê navçeyên Kurdistanê, lê Diyale, li deştanê Neva, lê Kerkûkê berdewam e û bûye navbere. Ev rêjeya di navbera sedê sî heta sedê nût daye. Bû nimûnewekî berîn û keme got li Snûrê Diyale bi temamî 13 gundên Kurdan hatine çolkirin. Bûçî peyrewkirina siyasetên rejêma behs lê dijî Kurdan paşî ji navçûna rejêma behs hêjî berdewam e kî heya rêgiriyê biket û ya baştir çiya Kurd bikin weke Kurd hevdeng bin li hemberî vê siyasetê, vê dagîrkarî û vê terîbkirinê û dagîrkirina zevî wizarên Kurdan. Ez dê ji mêvanê xwe bipirsim eger amade bîtin bizanîn bi giştî li navçeyên madeya 140 li Kerkûkê, li Snûrê Diyale rewşa Kurdan bûçî bi vê rengî ye. Bûçî hikûmeta Iraqê neşêtin hîç biryarekê lê ser van gropên çekdar bidetin. Eger çine ev gropên çekdar wisa bala destin ku bêrehmane û bênavber navçeyê ji Kurdan vala dikin û li cihê wan erebên hawirde bicih dikin. Kara sata gava em bêjîn lê Seediye, Celewla, Cebare û Qeretepe heta sedê nût jê Kurdan hatiye vala çolkirin. Rêjeyî sedê sî heta sedê nût. Jê şwan Mihemed endamê Mekteba Siyasiya Hizba Zehmetkêşan dipirsim li Kerkûkê mêvanê me dibîtin. Hêja şwan zor bixêr bê. ئێستا بەس دەمەوێت بزانم بوو لە سنووری دیالە کورد لە وەزعێکی ئەوەندە خراپدایە خەریکە کورد دەبێتە بێگانە سەبەب چییە؟ زۆر سوپاس سڵاو بۆ بینەرانی بەڕێز لە ڕاستیە پرسی بوونی کورد لە ناوچەکان بە تایبەتیش لە ناوچەی جەبارە و سەعدیە و جەلەولا و خانەقین و مەندەلی ئەوانە دیارە لە دوای پرۆسەی ئازادیەوە بە دوو ئاراستە ئیش لەسەر نەمانی کورد لەو سنوورەکرا. ئاراستەیەکیان گروپ و تاقمە تیرۆریستەکان بوون کە ڕۆژانە کوردیانە کوشت و هەڕەشیان لە هاوڵاتیانی سڤیلی کوردە کرد و ناوچەکەیان پێچۆڵەکردن و بە سەدان کەسیشیان لێ شەهید کردوون. ئاراستەی دووەم لێشاوێک لە خەڵکی عەرەب ناوەڕاست و دیالە و خوار و باشووری عێراق بە لێشاو هاتنە ئەو منتیقەیەوە حکوومەتیش پاڵپشتی کردوون و بە بەردەوامی حزب و لایەنە سیاسی عەرەبیەکان کاریان کرد بۆ ئەوەی بەشێک لەو عەرەبانە بێنن لەو منتیقەیە نیشتەجێ بکەن. ئەمە وای کرد کە بەداخەوە لە بەرامبەرشدا حکوومەتی هەرێم کورد وەکو نەتەوە کەمترین پلانی هەبوو بۆ ئەوەی بەرگری لەو خاک و نیشتیمانەکەی لەو ناوچەیە بکە. وای کرد کە ئەو ناوچەیە بەداخەوە بەرەو چۆڵکردنی نەتەوەی کورد بڕواوە لە شوێنیشان نەتەوەی عەرەب نیشتەجێ بکەن. هەموو ئەمانە لە کەیە گەیشتە ترۆپک لە دوای 16 ئۆکتۆبەر کە ئیتر بە تەواوەتی هێزی پێشمەرگە دەستی لەو ناوچەیە نەماوە لە ڕووی ئەمنیەوە ئەو ناوچەیە بە تەواوەتی کەوتە ژێر دەسەڵاتی حکوومەتی مەرکەزیەوە. ئەمە وای کرد بە تەواوەتی ئەو ناوچەیە لە کوردان ماڵ لێرێ وەکۆی لە راپۆرتەکەی جەنابشتانە هاتووە ئێستا کورد بە ڕێژەیەکی یەکجار کەم لەو ناوچەیە هەیە و لە بەرامبەریشدا ڕێژەی عەرەب هەر لە هەڵکشان و بەرزبوونەوەدایە. ئەمە هەر بۆ ناوچەی جەلەولا و سەعدیە و ئێستا پرسیارە جەوهەریەکە ئەمەیە ئەمەی کە دەکرێ لەو ناوچانە ئەمە سیاسەتی فەرمی حکوومەتی عێراقە کە ناوێ ڕێگری لەم گرۆپە چەکدارانە بکە بۆ بە تعریبکردنی کوردان و جێگیرکردنی عەرەبە هاوردەکان لەو ناوچانە. ئەکرێ بڵێن سیاسەتێکی ڕانەگەیەندراوە سیاسەتێکی لە دیوی پشتەوە پاڵپشتی کراوە لە بەرامبەر ئەوەی کە گروپەکان دێن خەڵکی کورد لە ناوچەکە شەید و بریندارەکەن و هەڕەشیان لێکەن هێزە ئەمنیەکانی عێراق هیچ دەستکراوەیەکیان نەبووەوە هیچ کاردانەوەیەکیان نەبووە کە لە هەمان کاتە ئایانتوانی ڕێ لەو گروپانە بگرن لێ نەگەڕێن ئەو گروپانە بەو شێوەیە دەستکراوە بن لە ناوچەکە. ئەمە یەک. دووەم حکوومەتی عێراق هەر لە بیدایەتەوە لە دوای با بڵێن پرۆسەی ئازادی بە چەند قۆناغی خەڵکی ڕەوانەیە ئەو ناوچەیە کردووە. ینی بە پلانێکی ڕانەگەیەندرا و کاربۆکرا و پاڵپشتی کرا و بە بەردەوامی عەرەب هەڵەکشێن دێن بەرەو ناوچە کوردستانیەکان و ئەمە وای کردووە کە ینی خەڵکی کورد لەو ناوچەیە هەست بە نائارامی بکە هەست بە مەترسی بکە. ئەمە سیاسەتێکە ئیدارەدانەکەشی لەلایەن دەوڵەتی عێراقەوەیە لە کاتێکە دەوڵەتی عێراق
سەرۆک کۆمار کووردە و بەشێک لە وەزیر و پەرلەمانتار لەوێن ئەمانەش نەیانتوانیوە بەڕاستی یعنی ئەمە هەر لایەک نییە یعنی لە چەند لایەکەوە زەرەر لە کوردراوە ئەمانش نەیانتوانیوە لە ئاستی پێویست و بەرپرسیارەتی بن و ڕێگری بکەن و بە تایبەتیش لە دوای 16 ئۆکتۆبەر وەکەڵێ دەرگای تەواویان بۆ کرایەوە ناوچە کوردستانەکان بە تەواوەتی خرایە ژێر ڕەحمەت و هەژمونی بە عەرەبکردن و تعریبکردن تا ئێستاش پێوە درێژەی هەیە یعنی ئەمە ئەم سیاسەتێکە کە بەڕاستی زۆر زاڵمانە و بێڕەحمانەیە و وای کردووە هەموو ناوچە کوردستانیەکان ئێستا لەژێر مەترسیم و بە کەرکووکشەوە کە کەرکووک ڕەمزی ناوچە جێناکۆکەکانە واتە لە شەنگال تا خانەقین و مەندەلی لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە و کورد هیچ دەسەڵات و فەرمانڕەوەیەکی نییە و هێزی پێشمەرگە کە ساڵانێک ئەم ناوچەی پاراز لە داعش مەگەر سەر و کۆماری عێراق کورد نییە مەگەر پارێزگاری کەرکووک کورد نییە بۆچی ئەم ڕەوشە تا ئێستا بەردەوامە بۆچی کورد نەیتوانیوە وەکو کورد بەرگێری لە مافەکانی خۆ و خاک و وڵاتی خۆی بکە ئەگەر قەرار بێ قسە لەسەر هەوڵی کورد یان با بڵێن پشکی کورد لەم پرۆسەیە بکەین من پێم وایە لە دوای پرۆسەی ئازادی سەرکردایەتی کورد لە ئیدارەدانی ئەم ناوچەیە لە داڕشتنی پلانێکی استراتیجی نیشتیمانی بۆ ئەم ناوچە کوردستانیانە سەرکەوتوو نەبووە و لە سەروی هەمووشەوە ئەو دەسەڵاتانەی کە سەرۆک کۆمار هەیەی دەسەڵاتی ڕەمزین لەوەش زیاتر بەڕاستی سەرۆک کۆمارەکان بە ئەرچی سەرشانی خۆیان هەڵنەساون لە ڕووی دەستوری و قانونی و ئەرکەکانی خۆیان وەک پێویست جێبەجێ نەکردووە سەبارەت بە پارێزگاری کەرکووک ئەکرێ ئێمە بڵێن پارێزگار تازە دەست بەکار بووە نازانم ئایا ئەتوانێت لە ئاستی بەرپرسیارەتی بێ یان دەڵێن تا ئێستاش لەگەڵ بێتکیش بەردەوامە بۆ تا ئێستا ڕێگری نەکردووە بە تاکید تا ئێستاشی لەگەڵ بێ بەردەوامە بەڵێ بەردەوامە لە هەموو سێکتەرەکان تعریب بەردەوامە تا ئێستا پارێزگاری کەرکووک بووە چەند مانگێکە مانگێ دوانە دەست بەکار بووە من ئومێدەکەم بتوانێت ئومێدەکەم ئەو کوڕە بتوانێت بەشێک لە تعریب ڕابگرێت چونکە ئەم تعریبە نەزیف بووە ینی تا حەدیەوەی پێی ئەوترێ نەزیف بوون بە بەردەوامی عەرەب دێتە ئەم ناوچەیە بە بەردەوامی زەوی جوتیاران داگیر دەکرێت بە بەردەوامی غەدر لە کوور دەکرێت بەڕاستی من پێم وایە ینی تەنانەت پێم وایە پارێزگاری کەرکووک بە تەنیا ناتوانێت پێش لەم هەژمونە گەورەیە بگرێت چکە پارێزگاری کەرکووکش دەسەڵاتەکانی و تواناکانی محدودە چکە تا ئێستا کەرکووک لەژێر هەژمونی سەربازیە قاید عەمەلیاتی کەرکووک فەرمانڕەوایی کەرکووک ئەگەر پارێزگاری کەرکووک کوردە خۆی نەتوانێت ڕێگری لە تعریب بکە کە پێشتر پارێزگاری سەپاندی هەموو شتێک بە فەرمان و ڕێپێدان و پاڵپشتی ئەو بووە کەواتە بۆ کوردە بۆ کورد ئەوەندە داکوکی کردووە کە پارێزگاری کەرکووک کورد بێ لە بۆ خاتری ئەم شتانە نەبوو تعریب داگیرکردنی زەویزاری کورد زوڵم لە کورد بەڵێ من لە دەستپێکی قسەکان وتم پارێزگار 2 مانگە دەست بەکار بووە من نازانم ئایا ئەتوانێت ئەو ئەرکانی خۆی جێبەجێکە یاننا چکە هێشتا زووە قسە لەسەر ئیشوکاری ئەم پارێزگایە بکەین ئەمە 1-2 پارێزگاری کەرکووک دەسەڵاتەکانی محدودە لە پردێ تاکو و داقوقە بەڵام ناوچە جێناکۆکەکان لە خانەقین تا شنگالە و کەیسی ناوچە جێناوەکان پێویستی بە پرۆژەیەکی نیشتیمانی پاڵپشتی کراو لەلایەن هەرێمی کوردستان و تەواوی حیزبە کوردستانیەکان بەبێ جیاوازی هەیە ئەم پرسە پرسێکی بچووک نییە پرسێکی گەورەیە قسە لەسەر 150 خاچی هەرێمی کوردستان باشووری کوردستانەکەین ئەم ئەرکێکی نیشتیمانی نەتەوەی گەورەیە دەبێ هەموو کوردستان داتەبەری چۆن پێشمەرگەکان هاتن لە باشووری کەرکووک خۆیان شەیدان کردووە پلانتان چییە دوێنێتان بیست کە پارتی لەگەڵ بەڕێوەچوونی سەرژمێری گشتی لە عێراق نییە و دەڵێن جارێ مادەی 140 جێبەجێ نەکراوە بە تایبەتی دۆخی کەرکووک هەستیارە و جیاوازە ئێوە بۆ چۆنتان چییە دەربارەی ئەم بابەتە بۆچوونی ئێمە زۆر ڕوون و ئاشکرایە بۆچوونێکی نیشتیمانی و نەتەوەییە و بە بەردەوامی ئێمە قسەی خۆمان لەسەر ئەم پرسە هەبووە بە بەردەوامی وتومانە بانگەوازمان کردووە لەلایەنە سیاسیەکان لە حکوومەتی هەرێم لە سەرۆکایەتی هەرێم وتومانە ئەم ناوچەیە پێویستی بە پاڵپشتیەکی جددی و
نیشتیمانی و هەڵمەتێکی گشتی هەیە و ئێمە بەڕاستی من زۆر دڵخۆش بووم کە دوێنێ بەڕێز محەممەد کەمالم بینی و داوای ڕاگررتنی ئەحسای کرد سەرژمێری کرد و من لە وێزگەکانی تر لە کەناڵەکانی تر ئەم قسەیمان دووبارە کردێتەوە ئێمە وەکو حزبی زەحمەتکێشان ئەم مەترسیانە قەبارەی مەترسیەکان دەبینین و پێمان وایە تەواوی لایەنە سیاسیەکان و هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت کار بۆ بکەن ئەم پرۆسەیە ڕابگرن چونکە ئەم پرۆسەیەکی ناداتپەروەرانەیە پرۆسەیەکی نادەستورانەشە لەبەرەوەی ئێمە لە ناوچە جێناوەکان بەپێی دەستور مادەی 140 هەیە دەبێت مادەی 140 فەقەرەی یەکەمی جێبەجێ کرێکە ئاساییکردنەوەیە تەتبیعە دەبێت ناوچەکان ئاسایی بکرێنەوە و بەپێی آخر تەقریری حکوومەتی مەحەلی کەرکووک لایەنە سیاسیەکان و دەستەی ناوچە جێناکۆکان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا 600,000 نفوسی عەرەب هاتوونەتە کەرکووک و دەوروبەری دەبێت ئەمانە یەکلا بکرێنەوە جگەلەوە بەپێی تەقریری بەرپرسی ئۆفیسی کەرکووکی مادەی 140 هەژدە خێزان مادەی 140 وەرگرتووە 20 ملیۆنەکە عەرەب دەبێت بگەڕێنەوە نەگەڕاونەتەوە تا ئەمانە جێبەجێ نەکرێت بار و دۆخی ناوچە جێناوەکان ئاسایی نەکرێتەوە نابێ سەرژمێری بکرێت چونکە ئەگە بکرێت لە زەرەری کووردا ئەوان 15 ساڵ نیان هێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بکرێت لە کەرکووک 15 ساڵ نیان هێش سەرژمێری بکرێ تا وەزعی خۆیان ڕێک نەخستەوە نیانش بکرێ ئێمە دەبێت لەم خۆناغە ڕێ بگرین لەم سەرژمێریە بارگاویە کراوە بە سیاسەتی تعریب دەبێت ڕێ لێ بگرین بۆ کوردیەکان یەکدەنگن لەسەر ئەنجامدانی پرۆسەی سەرژمێری گشتی لە عێراق هەموو لایەنە کوردیەکان یانیش تەنیا ئێمە لە هەفتەی ڕابردوو ئێمە لە هەفتەی ڕابردوو لە هەولێر لەلایەن دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوە بەشداری کۆنفرانسێکمان کرد لەوێ زۆربەی هەرە زۆری بەرپرسی حیزبە کوردستانەکان هاوڕابوون لەسەرەوەی ئەم سەرژمێریە لە بەرژەوەندی کورد نییە و بارگاوی کراوە بە سیاسەتی تعریب و بە دڵنیاییشەوە هەموو حیزبەکان لەگەڵ دواخستنین و دەبێت کاریش بکەین بۆەوەی دوا بخرێت چونکە لە کاتێکە ئەم سەرژمێریە کرێ کورد ئاڵاوە بە هەڵبژاردننی 20 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتێکا کرێ حکوومەتی هەرێم حکوومەتی کاربەڕێکەرە پەرلەمانمان نییە لە کاتێکە ئەم سەرژمێریە کرێ یەک مانگ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە من دڵنیام حیزبە سیاسیەکان و بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئاڵێنە دروستکردنی کابینەوە لەبەرەوە حجە هەیە دەبێ ئەم سەرژمێریە ڕابگیرێ و نابێ ئەم غەدرە قبول بکرێت چونکە حکوومەتی عێراقی وەزارەتی پلاندانانی عێراقی کە وەزیرەکەی بۆ خۆی یەکێکە لەو عەرەبانەی شۆڤێنیانە بیرەکاتەوە ئەم تەوقیتەی بۆیە دیاری کردووە ئەزانێت چیەکات لەبەرەوە دەبێ مادەی 140 فەقەرەی یەکەمی جێبەجێ بکرێ ئەجینە نابێ کورد ڕازی بێ لە ناوچە جێناوەکان سەرژمێری بکرێت چونکە سەرژمێری مانای وایە هەر کەسێک لە هەر ناوچەیەک سەرژمێری کرا ئەبێ بە خەڵکی ئەو ناوچەیە ئەو کاتە ئێمە ئەحسای 57 لە دەسەچێک کە پشتمان پێبەستا ئەم ئەحسایە ئەکرێ بە داتایەکی فەرمی و بە چاودێری ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکانیش ئەکرێت دواتر هیچمان پێ ناکرێت ئێستا کاتی ئەوەیە بانگەواز بکەین نابێ ئەم سەرژمێریە بکرێت. ئێژای شوان محەممەد ئەندامی مەکتەبە سیاسیە حزبە زەحمەتکێشان ژێ کەرکووکێ زۆر سپاس.